بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه إلى يوم الدين أما دبواني برز خوشوي صلاة ورحمة مهرباني خواهي جورتان لبه داوەکەی لە خوای گەورە بە ناوەجوانەکانی خۆی هەموو کات و کار و تەمەنمان پڕخێر و بەرەکەت بکات شتانێکمان لە دڵا شیرین کات کە مایە ڕەزامەندی خۆیەتی ئەوانەی کە لە کردار و گفتار و هەموو هەڵسوکەوتێک کە خوای گەورە خۆی پێ ڕازی نییە لە بەرچاوی ئێمە قێزەونی کات تاوەکو لێی دوور بکەوینەوە. ئازیزانم خۆشەویستانم سروشتی ئینسان وایە هەر یەکە بە شتێک متەئثیرە بێ، هەر یەکە بە شتێک کاریگەرە بێ، یا بە واتایەکی تر هەر کەسە شتێک بەلایەوە زۆر گرینگە. جا من حەزەکەم لە هەموو ئەو بابەت و وتارانەی کە من لە خزمەت موسڵمانانە قسە ئەکەم حەزەکەم کاتێک کە دانیشتی دوایی هەستای شتێک لە خۆت حاڵی بی، کاتێک کە هەستای بزانی تۆ چی سوودێکت بینیوە لەم قسە و باسەی کە ئێمە کردمان، تۆ چی کەڵکێکت وەرگرتووە، ئەو شتێک کە باس کرا چەندێکی بە باشە لە تۆیایە چەندێکی بە خراپە لە تۆیایە، بۆ ئەوەی باشەکان زیاد بکەی خراپەکانیش کەم بکەیتەوە. خۆش نییە ئینسان چارێکێک 20 دقە زیاتر کەمتر لە شوێنێکە دانیشێ گوێبیستی شتێکە بێ خۆی لە ئاست ئەوەیە نەبینێتەوە چی سوودێکی بینیوە، یا بە واتایەکی تر کاتێک کە چۆڕ دەرەوە چی شتێک لە دینداری، لە خۆشەویستی، لە خواناسی، لە ڕقبوون لە گوناه، لە حەزبوون لە عیبادەت چیتیا زیاد دەکات. بۆیە ئێستا ئەگەر لە ژیانی ڕۆژانی خۆمانە و ئێستا لەم کات و سەردەمایە تەماشای خەڵکان کەین هەر یەکە بە شتێک لەوانە ئێستا نەیەتە خەیاڵتانە چۆن یەکێ لەو شتانەی کە ئێستا خۆمان خەڵکی خۆمان زۆر پێی کاریگەرە موبایلە. پێشکەوتنی موبایل و پێشکەوتنی ئەم جیهازە هیوا هەیە ئەمنە متەئثیرە بە هەفتەی جارێ بە مانگی جارێ، بە تایبەتی هەندێک لە گەنجان ئەو موبایلەیە گۆڕێت چونکە موبایلێکی جوانتر ئەبینێ پێی متەئثیرە. هیوا هەیە بە سیارە زۆر کاریگەرە، کاتە سیارێکی پێیە بەڵام سیارێکی ترە بینێ، هیوایە بە خانوو خانوویەکی هەیە کەسێکی ترە بینێ خانوو، هیوا هەیە خواردن، هیوا هەیە مەسەلە ئافرەتان بە تایبەتی خوشکە بە ڕێزانە جاروە متەئثیرە بە 2 مەتر قوماش. ئەمەنە بەلایە و عەجیبە هەر ئەیبینێ بیری لێکاتەوە. کاتێ منم وتارە خنجیلانان لە خزمەت بەڕێستانە ئەچینە خزمەتی ئەو زانا و دانا و خواناس و عالمانەی پێشی ئێمە بزانی ئەوان بەچی متەئثیر بوونە، چۆن وا بوون بەو دیندارەی کە گوناه نەکا، چۆن بوو بەو دیندارەی کەوا خوا خۆشی بیێ و خوای خۆش بوێ، چۆن بوو بەو کەسەی کە لە قیامەتە چۆن بگاتە خزمەتی پێغەمبەری خوا و کردەوەکانی زۆر دوور بێ لە گوناه. یەکێ لەو زانا بەڕێزانە کە ئەمڕۆ لە خزمەت یابووم زۆر تەئسیری لێکردم، هەر جارە حەزەکەم یەکێک لەوانە ئەوەندەی پێم بکرێ، پیاوێکی عالم و زانا بوو بە ناوی محەممەدی کوڕی مونکەدیر. دوێنێژ وتم پێرێژ وتم لە خزمەتانە گرنگ نییە ناوەکە چێیە، دوای سەعاتێکی تر 2 ڕۆژی تر ناوەکە لە بیرەچێتەوە، بەس ئەوەی کە گرینگە من چی لەم پیاوەوە فێر بووم. ئەم پیاوە لەوانەیە کەمتر ناویمان بیست بێ، یەکێکە لە گەورە خوێنوارەکان، یەکێکە لە گەورە قاریئەکان ئەوانەی قورئانی جوان دەزانن، یەکێکە لەوانەی کە لە ناو جیلی جێڕانەوەی حەدیثەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم معتەبەرە و قسەی ئەخوات، جگە لەوەی کە قوتابی و تەلەبەی زۆرێک لە سەحابە گەورەکانی وەکو ئیبن عومەر و ئیبن عەباس و ئەو زانا بەڕێزانە بوو. ئەو بۆیە ئەو شتانەڵێن بۆی کە بیزانن ئەمە کەسێکی سادە نەبووە. بەچی متەئثیرە بێت ئازیزانم؟ طبعاً ئەم پیاوە با بڵێم یەکێک لەو کێشانەی کە ئێمە هەمانە لە ژیانی ئەما بۆمان دەرەکەوێ کە کێشەیەکی زۆربەی زۆری مسڵمانانە کە ئێستا ئێڵێم هەمووتان ئەڵێن وایە. یەکێک لە کێشەکانی ئێمە ئەمڕۆ لە کۆمەڵگەی خۆمانە لە ناو بازاڕمانە، لە ناو خێزان و لە ناو جیران و لە ناو دەسەڵات و لە ناو دەوڵەمەنیە، کێشەکە لەوەیە لە مزگەوتە دیندارێکی باشین، لە کاتی نوێژە خواناسێکی سەرکەوتوین، بەڵام کە چوینە دەرەوە ئیتر سوبحان الله کەسێکی دوور لە کاریگەری نوێژین. ئێستا ئەم پیاوە خواناسە کەسێکی تاجیر بووە، لە کاتی معاملە و کڕین و فرۆشتندا پیاوێکی سەرڕاست و حەڵال خۆر بووە،
هەروەکو چۆن لە کاتی نوێژکردندا کەسێک بۆ سەزدەبەرێکی جوان بووە و ڕووی کردووەتە قیبلە و جوان سەزدەی بردو و چوان فاتیحای خوێنووە و چۆن لە سەفی مسلمانان و لە مزگەوتان نوێژ خوێنێکی زۆر باش بووە، لە کار و کاسبیشە مسلمانێکی زۆر باش بووە، لە کار و کاسبیشە تاجیرێکی سەرڕاست و حەڵالخۆر بووە، لە کاتی زانست و زانێریشە یەکێک بۆ لە زانابەرزەکان، لە کاتی حەدیثی پێغەمبەریشە یەکێک بۆ لەوانەی باشتر معلومات و شارەزایی لە حەدیثی پێغەمبەرە هەبووە. وتمان لە کاتی عیبادەتیشە زۆر متەواضع و باش لە دینداری تێگەیشتووە. ئەزانن ئێستا ئەمە خەلەلێکە لای خۆمان؟ کاتی تۆ چیتە بازار، خۆ بازاری خۆمان بازارێکی با بڵێن ئیقلیمێک هەرێمێکی مسلمانە، ئەی باشە بۆچی ئەچیتە بازار خەڵک فێڵن لێکە؟ ئەی بۆچی ئەچیتە سەناعە فێڵن لێکە؟ ئەی باشە بۆچی ئەچیتە دائیرە ئەتخەڵەتێنێ؟ ئەی باشە بۆچی ئەچیتە دەسەڵات چەواشەتەکە؟ ئەی خۆ مسلمان نییە؟ ئەمە خەلەلەکەی لێرێ لەم زانا بەڕێزەوە ئەومان بۆ دەرەکەی نابێ وابێ کەواتە ئەو جۆرە مسلمانەتیە لای خوا قبوڵ نییە. ئەبێ وەکو تۆ لە مزگەوتا کەسێکی سەزدەت بردو و دینداری ئەبێ لە ناو خانەوادە و خێزانیشە هەروابی. هیوامان هەیە مەسەلە لە مزگەوتا کەسێکی زۆر باشە بەس لە ناو خانەوادە و عائیلەیە خراپە، لە مزگەوتا زۆر باشە بەس لە جیرانەتیە زۆرێک لە جیران لە دەستی بێزار بێ. ئەکرێ زۆر جارەمە دووبارەکەینەوە، ئەکرێ کاتێک کە نوێژەکەین عیبی نەبێ بەس بچێتە سەر کورسی مەسئولی دائیرەیەک بێ ئیتر هەر ئەڵێ ئەویش نەبووە لە مزگەوتە. بۆیە خواناسان کاتێک چینە خزمەت ژیانیان و ئاوا شتێک لە ژیانیان تێگەین ئەوان هەروەکو مەیدانی سوارچاکی مەیدانی ناو مزگەوت بوونە، سوارچاکی مەیدانی ناو بازاڕیش بوونە، ناو خێزان و ئەوەش بوونە، ناو قوتابخانە مەسەلە گەنجێکی بەڕێزە بینی لە مزگەوتە زۆر دیندار و جوانە بەس کاتێک چێتە قوتابخانە سوبحان الله ئەڵێ هەر ئەویش نەبوو دوێنێ لە مزگەوتا بووە، نیو سەعات بەر لە ئێستا لە نوێژا بووە. ئەمانە زانن خەلەلە بەڕێزەکانی من نابێ وابێ. یعنی کاتێ من لە مزگەوتا سەرداخەم و ئەڵێم خوا، ئەبێ لە دەریشەوە هەر بڵێم خوا، ئەبێ لەسەر کورسیش هەر بڵێم خوا، لە کاتێکە پارەم دەسەکەوێ هەر بڵێم خوا، لە کاتێکیشە ئەچمە دوکاندار و ئەچمە سەناعە و ئەچمە سیارە فرۆشتن و ئێستا چێمان هەیە لە ئێمە کە شتێکە کڕێ ناترسێ. باشە لە چی ئێکڕێم شتە؟ لە ١٩٩ لە مسلمانێ کڕین، لە ١٩٥ لە نوێژ خوێنێ کڕین. ئەی باشە سبەینێ تۆ تێ بچی بۆ دائیرەیەک هەر لە خۆتەوە ئەترسی ئیشەکەت بۆ ناکە. ئەی مسلمان نییە، ئەی بۆ لە مزگەوتەکە قاچی لە پاڵ قاستا بوو. بۆیە ئەم محەممەدی کوڕی منکەدیرە لە نوێژا نوێژ خوێنێکی باش بوو، لە کار و کاسبیە حەڵالخۆر و سەرڕاست بوو، لە عیلم و زانیاریە یەکێ بۆ لە قاری و قورآن خوێنە باشەکان، لە حەدیثی ڕەسوول اللهشدا بە هەمان شێوە یەکێک بۆ لەوانە. جا ئەم پیاوە بەچی متەئەسیر بوو؟ باسی متەئەسیر بوونمان کرد، هیوا هەیە بە موبایلێکی جوان. ئێستا لەبەرەوەی خوشکانی بەڕێز گوێی لێمانە خوشکی وا هەیە متەئەسیرە بە جلوبەرگێکی تەنگ و تەسک، ئەمەنە حەزی لێیەتی ئیتر خوا پێ ڕازیە یان پێ ڕازی نییە، ڕەسوول الله ئەمری پێ فەرمووە بە باشە یا بە خراپە، گرفتێکی نییە چکە زۆر متەئەسیرە و حەزی لەم جلێ، یعنی جلێ تەئەسیری لێ کردووە لە پێغەمبەری دوورە خاتەوە، سەیارەیەک تەئەسیری لە فڵان کەس کردووە، پلەپایەیەک جاری وایە بۆ ئەوەی ببێتە ڕئیسی ئەم دائیرەیە، ئیتر هەزار بێشەرعی واسە و پارەدان و بەرتیل و ئەو جۆرەشتان نابێ. ئازیزەکانی من دینداری ئەبێ ئینسان بزانێ. ئێستا من خۆمەیزانم بەچی متەئەثیرم، من خۆمەیزانم چی کاریگەری هەیە بەسەرمەوە. سەیری ئەم ئاەتەکەن کە ئەم محەممەدی کوڕی منکەدیرە کە زۆر متەئەسیر بۆ پێی و ئەڵێ کاتێک کە قورئانی ئەخوێن گەیشتە ئەم ئاەتە ئەمەندەی ئەخوێنەوە ئەمەندەی ئەخوێنەوە ئەگریا، ئەوەی لە دەوروبەری بواە هەموو ئاهاتن لێی کۆبوونەوە، ویان نەزانی خەبەری لە دەستدانی ئازیزێک خەسارەیەکە بە ئابینینی یا بە بیستنی یا بە تێگەیشتنی ئاەتێک لە قورئانی پیرۆست. جا ئەم ئاەتە ئێمە ئەوە خوێنێتەوە تەئەسیری لێکە، با ئێمەش سەیریشیکەین بزانین چی باسی چیەکە ئەوەنە گرینگە، باسی مردنەکە، باسی جەهەنەمەکە؟ نەخێر، سەیریکەن. قورئان فەرمێ
وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون. أم آياتا وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون. أم آياتي خينو بيري كردوا لقيامتا هر كسيك لئيما أتيت بردمي وقتی تەرازۆکەی هەموو ئەو شتانەی کە لە دنیا حیسابی بۆ نەکردوونە و بە گوناهی نەزانیون و بە خراپەی نەزانیون و یا زۆر حیسابی بۆ نەکردوون و تێتی کورە دەی ئەم شتە بچووکە چییە و کورە گوناهمان هەر ئەمە بێ ئیتر قەی ناکە و خواکە بێت شەرعی هەر ئەمە بێ و کورە بەو شێوێ وان نییە تۆ لەگەڵ فڵان کەسا و بەو شێوێ ئەم تەلەفۆنە زۆر وان نەبوو ئەم کاسبێ زۆر وان نەبوو هەرچی ئەوەی تۆ حیسابت بۆ نەکرد بێ ظەهەرە لەکە دێتە بەرچاوت. سوبحان الله ئەمە ئەو قسەیە بوو کە من ڕۆژەکە وتم و هەر حیسابیشم بۆ نەکرد. بۆیە لە فەرمودەیەکە هاتووە ئەڵێ قسەی وا هەیە کەلیمەی وا هەیە خاوەنەکەی حیسابی بۆ ناکە چەندین ساڵ بە جەهەنەما پێچێتە خوارەوە لەبەر ئەو کەلیمەیە. وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون. هەچی ئەو شتانەی کە لە ژیانی ڕۆژانە تا حیسابت بۆ نەکردووە و بە گوناهت نەزانیوە و بە خراپەت نەزانیوە هەر هەمووی دێت ئەیبینی. باشە بۆ ئەمە ئەو فلیمە بوو من ئەمەوەی کوڕە بەخوا زۆر وانە کەچی ئەم هەموو تاوانە گەورەی نووسراوە لەسەرم، ئەم تەلەفۆنە کوڕ ئەم نامەنووسینە کوڕ ئەم قسەکردنە ئەم ئازاردانی جیرانە چوزانم ئەم خراپە لەگەڵ خێزان و دایک و باوکە یعنی بۆ ئەمەنە گەورە بوو قورآن من نەمزانی ئەوە نەموهمە. ما لم يكونوا يحتسبون. جاری وە بە پێچەوانەکەیەوە کوڕ خۆ من نەمزانی ئینسان ئەوەنە ئەگەر هاوکاری کەسێ بکە ئەوەنە خێرێ گەورەیە، من نەمزانی ئەگەر لەگەڵ جیرانەکەی باش بێ بۆ ئەمە نەموهمە. هەر وەکو خراپەکان وبدا لهم مەرج نییە ئیلا گوناهە خراپەکانی، جاری وایە چاکە و باشەکانی. لێرەوە تا گەیتە بازاڕەکە لە بازاڕەکە و تا چوویتە مزگەوتەکە تا چوویتە ماڵی فڵان کەس 4 جار وتت لا إله إلا الله کاتێ لەوێ بینی 4 لا إله إلا الله لەسەر کارتەکەمە 4 جا خۆ من هەر حیسابیشم بۆ نەکرد. فڵان کەس هات داوای قەڵەمێکی لێکردم، داوای خاکەنازێکی لێکردم، چوزانم داوای شتێکی سادەی لێکردم کەچی من دام پێ یان نەمدا پێ یان دوو لە ڕوویەوە بەدرۆ وتم نیمە هەشم بوو بە قەسی نەمەدا پێ حەزم ناکرد قازانجی دەستکەوێت. یا لە بازاڕەکەەوە ڕۆیشتمەوە بۆ ماڵێ پیاوێکی بەتەمەنم بینی کەسێکی نەخۆشم بینی دەرگای سیارەکەم کردو لەگەڵ خۆمە هەڵم گرتەوە تا ماڵەوە هیچ حیسام بۆ هەر لە بیریشم چۆ کاتێکم سیرەکەم ئەم کتابی ئەعمالەکە صحوفەکەمە بینم زانیان وا فەرمێ سیرەکەم شەد بێ ئەوەی واتیایە ئەو ڕۆژە لە بازاڕەکەەوە ڕۆیشتمەوە بۆ ماڵێ بینیم پیاوێک پیرە پیاوێک چوزانم کەسێکی چوار عەلاقەی پێ بوو بە سیارەکە هەڵم گرت هەمووی وە ئەڵێ ئەم ئاەتەی کە ئەخوێنەوە ئەمەنە دووبارەیە کردەوە ئەمەنە ئەگریا چونکە ئێوت ئەترسم شتێک ببینمەوە لە ناو کارتەکەمە لەوێ لە بەردەستی خۆ شەرمەزار بم ڕووم نەیە خۆم کەم بە خاوەنی. ئێستا هەر یەکێک لەمەی کێمە دانیشتوینە لە پێشا من لە خۆمەوە هەندێک کردەوەم هەیە ئێستا ئەگەر بێت و بە شاشەی تەلەڤیزۆن ئێوە بیبینن دڵۆب بە دڵۆب عەرەق بە دەمشامەیەتە خوارەوە هەموومان واین. دەی باشە ئەمە ئەگەر من شەرمەزار بم تۆ بیبینی ئەی ئەگەر خوا ئاوا جەلە جەلالوه بەو چاوەی کە لائقی خۆیەتی رسول الله بەو بەرەکەتی خۆی ئاوا ببینێتەوە ئەو شتت وتووە ئەو شتت کردووە تەمەشای ئەو فلیمت کردووە تەمەشای ئەو درامایت کردووە تەمەشای ئەو یوتیوبت کردووە ئەو نامەیەت ناردووە چوزانم ئاوا لەگەڵ جیرانەکە وا بوویتە. بۆیە ئازیزانم ها بەچی تەنێت تەئسیرەیە ئەمە پێی ئەوترێ متەئسیر بوون بەو شتانەی کە هەر یەکە بە شتێک هیوا هەیە ئەوەنەی کە متەئسیرە بە موبایلێکی جوان بە هەر 6,000 ئاەتەکەی قورئان متەئسیر نییە. ئەزانیوە چ بەڵایەکی گەورەیە هیوا هەیە ئەوەنەی متەئسیرە بە جلوبەرگێکی جوان و بە دوو لە ڕووجنابتەن بە جووتێ پێڵاوی تازە ئەوەنە متەئسیر نییە 2 سەعات بە باسی بەهەشت و جەهەنەمێک ئەبێ هەموو ئەمانە جێگای قسەی ئێمە بێت. بۆی ئازیزانم خۆشەویستانم کەواتە ئێمە تێگەیشتین لە ژیانی ئەم زانە بەڕێزەوە ئێمە بەچی متەئسیرین چی تەئسیرمان لێ دەکات. ئەم پرسیارەکەم و کۆتایی پێێنم چێ لە ئێوە لەسەر قەبرسان کەوا ماڵی هەمووانە وا بە یەکەوە خانوویەکی خنجیلانەی جوان دروست دەکەن بۆ فڵان کەسی جیرانی بۆ فڵان کەسی دۆستی بۆ فڵان کەسی خەڵکی شارەکەی وا بە بەرچایەوە کەچی ئەم لەوێ وا لەگەڵ ڕەفیقەکەی دانیشتۆ جوان پێ ئەکەنێ و تەلەفۆنەکە و باسی شتێکی ترەکە. سبحان الله بەم قەبرە تەنگ و تەسکە متەئسیر نابێ
خۆوە نییە باش ئەمە چی پێڵی بەم دڵی ئەمەڵی چی بۆیە کەواتە بۆ ئەوەی ئێمە لە قیامەتە ئەو شتەی کە دەرئەکەیە وبەدا لەهم من الله ما لم يكونوا يحتسبون کاتی ئەیبینین پێی شەرمەزار نەبین پێویستە کۆمەڵێ شت بکەین یەکێک لەوانە لە هەموو شتێکە لەخوا بترسین بۆی هەرچێکمان بینی پێی شەرمەزار نەبین ئەوەی کە خراپە لی دوورکەوینەوە ئەوەی زۆر چاکە لە چاکەکانە زۆر بیکەین چونکە بۆ ئەوەی بەبینینی دڵخۆشمان کرد هەرچیەک لەخوا نزیکمانەکاتەوە بیکەین تاوەکو کە بینیمان دڵخۆش بین کەوا لەخوا نزیکمانەکاتەوە داواکەی لەخوای گەورە بە ناوە جوانەکانی بە هەموو ئەسما و سیفاتی خۆی ئەوەی جوان و چاکە بۆ قیامەت لە بەرچاومان شیرنیکە ئەوەی کە خراپە و شەرمەزاریە لە بەرچاومان قێزەوەنیکە خوای ئەوەی لە خراپەکان کردومانە بیسڕیتەوە یا رب العالمین ئەوەی لە چاکەکان کردومانە خوای لێمانم قبول کرد بێ یا ربی خوای بە گەورەی خۆت و ناوە جوانەکانی خۆت قورئان بکەیتە نوری دڵەکانمان یا ربی خوای بەشتە باشەکان متەئثیرمان کەی خوای شتە خراپەکانمان لێ دوور بخەیتەوە خوای لەم مەجلیسەشمان خۆش بی خوای بە هەمومانەوە بە لیقای خۆت شادمان کەی بە شەفاعەتی پێغەمبەرمان بخەی وصلى الله وبارك على محمد وآله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته